ئێران و ئیسرائیل بۆتە هۆکارێک کە هەڵوێستی وڵاتانی ئەوروپاوە هەروەها وڵاتانی ناوچەکەش گۆڕانکاری بەسەردا بێت بۆ پێی کە ئەم شەڕە بەرەو کوێ ئاراستەکەی دەڕوات وایە هەر لێرە دەوەستێت یا ئاگربەستەکە جێبەجێ دەکرێت و ئامانجەکانی پشتە ئاگربەستە و هەر لە ئەسڵا دەستپێکی شەڕەکە چی بوو لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دیدیەر لێرۆی توێژەر لە پەیمانگەی باڵای شاهانەی بەرگری بەلجیکا لە پاریسەوە لەگەڵما. بەڕێز دیدیەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پێت وایم ئاگربەستەی کە ڕوویدا شتێکی چاوەڕوان کراو بوو ئایا شەڕ لە خاڵی ئاگربەستا دەوەستێت یا بەردەوام دەبێت؟ شتەکان پێشبینی نەکراون دوێنێ ئێوارە نەمان دەتوانی ئەوە بڵێین کە پێشبینی ئاگربەست دەکەین و بە خێرایی ڕابگەندرێت پێویستە بە ئاگایی و مامەڵە بکەین چونکە هەموو پرسەکان شلۆق و مەترسیدارن تێبینی کراوە ئەو پەیامانەی لە تاران و تەلڤیڤە دەردەچن دژیەکن لەسەر ئەو هێرش هەنووکەیانە واتە ئەمە بەشێک لە شێوەکان کۆتایی ڕوبەڕووبوونەوەکە نییە بە هیوا بخوازن کەمە دەستپێکی وەستاندنی ئاگربەست بێت بۆ ماوەیەکیش بێت بەڵام دەستپێک بێت بۆ زنجیرەیەک پەیوەندی ئەستەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئەولانەکە. باشە پێت وایە چی وای کرد کە هەردوو لا پابەندی ئاگربەست بنیا و ئەو پێشنیازەی ترەمپ قبول بکەن لە کاتێکدا لە گەرمەی شەڕ و بۆمبارانکردنی سەر یەکتری ئەم ئاگربەستە لەلایەن ترەمپەوە ڕاگەیەندرا؟ ئایا هیچ شتێک هەیە لە پشتی پەردەوە کە وڵاتانی پێوە سەرقاڵ کرابێت؟ لە ڕوانگەی سەربازی هاوسەنگی هێز ئەوە دەردەخات کە لانی ئێرانی بە ڕوویەکی بەرچاو لاواز کرابوو و بە دوای کات دەگەڕان بۆ ئەوەی کاتەن دەست بکەوێت خۆیان کۆبکەنەوە بگەڕنەوە سەر پێیەکانیان تا بتوانن بە هەمان بارستایی بەرگە بگرن و بتوان هێرش بکەن بۆ سەر ناوچەکە. ئیسرائیل بێگومان فشاری زۆری لەلایەن ئیدارەی ترەمپەوە لەسەر بووە دەری خستووە کە ئەوان تەواوی ئامادەیان تێدا بووە بۆ کۆتایی پێهێنانی جەنگەکە بەڵام ئەو هەڵمەتی چەکوشەی نیوەشە و کە بەکارانی فڕۆکە ئەمریکیەکان و تەشی ئەمریکی بوو کاریگەری هەبوو. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ ئاماژەی بۆ داوە کە ئێستا بچێتە دۆخێکی دیکەوە ببێت تا بەدیهێنەری ئاشتی نەک کەسێکی شەڕانجێت. باشە بەڕێز لێرۆی نزیکەی 2 هەفتەیە شەڕێکی توند لە نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامە. پێت وایە ئەم شەڕە لە بەرژەوەندی کێدا بوو وەم ئاگربەستەی کە ڕاگەیەندراوە لە بەرژەوەندی کاملادایە؟ دەبین جەنگ خۆی کە دەستی پێکراوە لەلایەن ئیسرائیلەکانەوە لە نێزی بەرگری وڵاتەوە کاتێک وێنە گەورەکە تەماشا دەکەین لە ماوەی 20 مانگی ڕابردوو بەڕوونی دەبینین کە ئەجەندای ئیسرائیلی توانەویەتی ئێران دژبەرەکەی لاواز بکات کە 40 ساڵە بانگشە دژاتی دەکات هەمان کات بتوانێت لایەنەکانی بەرگری مقاومە لاواز بکات. ئەمە بردنەوەیکی تاکتیکی بووە لە هەمان کات ئاستەنگ و بەرهەڵستی استراتیژیشی هەبووە ئەمە کۆتایی چیرۆکەکە نییە ئەمە لەسەر مامەڵەکردن دەوەستێت کێشەیەکی بەردەوامی پرسی ئاساییشە. دەبینی کارتێکە دژیەکان ئیسرائیل بێگومان زۆر سوودی بینیوە لە ماوەی مانگەکانی ڕابردوو بەتایبەت پەیوەستیش بە ئاگربەست و داینەمیکی ئەو دەرەنجامانە پێویستە هەموو لایەنێک لەو جۆرە پێشاتانە براوە بن. ئێران ڕووی خۆی لەو شکستە دەپارێزێت و بەمان شێوەش
لە ڕووی سەربازیەوە هێزەکەی بە تەواوی تێکشکاوە دەوێت نیشانی بدات کە جەربەزەیە و دەتوانێت بەردەوام بێت بە وابەستەی بە پرسی فەڵەستین و پەرەپێدانی پیتاندنی یۆرانیۆم بوو پرسێکە بۆ داهاتوو ئێستا باوەمان لەیاد بێت باس لە ئاگربەس دەکەین کە پەلدەهاوێژێت بۆ دانوستانی زیاتر با بزانین دواتر چی دێتە ئاراوە بە پشتبەستن باشە بەڕێز لێرۆی دیارەکە ئیتر لە دوای ماگربەستە گەر جێبەجێ بکرێت حتمما دانوستان لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانیش دەست پێ دەکات بەڵام ئایا ئێرانی بەر لە 13 حوزەیران هەمان ئێرانەکە لە ماوەی ئەم نزیکەی 2 هەفتەیەدا پێگە ئەتۆمیەکانی لە ناو براوە توانای سەربازی لاواز کراوە فەرماندە باڵەکانی کوژراوە ئەو کاتە ئەم مامەڵەیە چۆن دەبێت لە نێوان ئەم وڵاتانەدا؟ بەڕوونی دەبینیت ماوەی داهاتوو سەخت دەبێت ئەوان ڕقیان بەرامبەر بەیەکتر هەیە لایەنەکان متمانیان نییە بە یەکتر هەمان کات لە ڕووی پراگماتیشی و کردارەکیەوە دەبێت ئەمە سەر بگرێت ئەگەر ڕژێمی ئێران ئەو دڵنیایی پێ بدرێت کە بتوانێت دەمێنێتەوە واتە لەژێر هەڕەشەی نەماندان نییە واتە دەکرێت دەستبەردار هەندێک پرس ببێت بەڵام ئەمە دەبێت چاوەڕام بکەین ببینی ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە ئایا ئیسرائیلەکان و ئەجێنداکەیان چۆنە بە دڵنیاییەوە ئەو دەستکەوتانیان بەتابەت لە شقامی سیاسی ئیسرائیل ئێستا خواسی کۆتابێنانی جەنجیان هەبووە لەو جەنگە و جەنجی غەزەش بۆ گەڕانەوەی بارمتەکان باومان لا نەچێت کە ئەو جەنگە جەنجێک بوو تاکەکان بەڕێویان دەبرد بۆ نەتەنیاهۆ کاتە دۆخەکە نەگۆڕا بۆ ئەو نەگۆڕاوە چونکە ئەو مانەوەی سیاسی خۆی لەسەر ئەو پارێزبەندیە بەندە کە وەکو سەرۆکوەزیران هەیەی لە جەنگەکەش بە هەمان شێوە واتە تا جەنگەکە زووتر کۆتایی پێبێت پیشە و سەردەری و ئەزمموی ئەو زووتر کۆتایی پێدێت ڕوبڕووی قەیران و کێشە یاسایش دەبێت. باشە ڕۆڵی وڵاتانت لەم نێوەندەدا چۆن بینی؟ ئەمریکا بڕیارێک لاکەرەوەی خۆیدا بەڵام وڵاتانی ئەوروپا و هاوکات وڵاتانی عەرەبی کەندا و تەنها لە ئاستی ئیدانەکردندا هاتنە ناو مەیدانی شەڕەکەوە پێت وایە لەمە بەدووە هەڵوێستی ئەوان چۆن دەبێت بە تایبەتی وڵاتانی ئەوروپا کە ڕۆڵێکی کاریگەریان هەیە هاوکات لەگەڵ وڵاتانی عەرەبی؟ وڵاتە ئەوروپیەکان و کەندا و وڵاتە هەردوو هەرێمەکە بەرژەوەندی هاوبەشانە بوو ئەوان بینەری دۆخەکە بوون ئەوەی لە مانگەکانی ڕابردوو ڕووی داوە ئیسرائیلەکان بەدڵنیاییەوە دەست پێشخەر بوون بەتابەت دوای چەند مانجێک لەو بزاوتە شلۆق کار و بڵاوکەرەوەی ناسەقامگیری کە حەماس دەستی دابووێ دواتر دەستیان کرد بە جۆرێک سەر کۆنەکردنی ئەو بزاوت سەربازی و هێرشانە سەرچاویان هەر چۆنێک بن دەبینین لە هەمان کات داکۆچی لە مافی بەرگری ئیسرائیل لە خۆی دەکەن بەڵام درێخیان نەکردووە لە پەرەپێدان بە لایانی دیپلۆماسی بەڵام ئەوەی کە زاڵ بووە لە تێکڕێوتارەکان لانی سەربازی بووە ئێستا دیسان دوای ئەو جەنگ و ڕوبەڕووبوونەوە دەگەڕێنەوە لایانی دیپلۆماسی و هاوچێشەیەکی دیکەی سەربازی و توانستی سەربازی دێت ئاراوە وڵاتانی کەندا و ئەوان لە پێگێکی لاوازن بەردەوام لەو دۆخە زان بەردەکەوێت ئەمە کاتێک هەستیارە بۆ ئەوان لە ڕووی ئابووری پلانی چاکسازی ئەوەی پێویستە بە سعودیا ڕوانگەی 2030 پلانی 2030 کەواتە لە سەنجی هەیە ئەو ناسەنجی کە هەیە بەتایبەت دوای
ساڵ 2023 کەم ئەوە دەردەخات بۆچی وڵاتانی کەندا و بەیەکەوە ئەو جۆرە هێرشانیان سەرکۆ نەکرد کە سەروەری ئێرانیان کردە ئامانج کەواتە هەندێک هێڵی سوور هەیە کە دەپێکرێن و دەستیشان دەکرێتە سەر لە ڕووی دیپلۆماسیەوە باشە بەرز لێرۆی ئاماژەت بەوە هەندێک هێڵی سوور هەیە کە وڵاتان بەزاندیان و ئێران ئەمەی بە هێڵی سووری خۆی دەزانی ئەو هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر ئەمریکا بێتە ناو شەڕەکەەوە بنکەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەندا و لە سرجم شوێنەکان دەکاتە ئامانج بەڵام ئەوەی بینیمان هێرشێکی سنووردار و دیاریکرا و کورت بوو تەنها بۆ سەر قەتەر و هەروەها عراق ئایا ئەمە بە ئامانج بوو ئەم هێرشەی ئێران بۆچی لە وڵاتانی دیکەشەی توانی ئەم کارە بکات بۆچی تەنها قەتەر و عراق هێڵبژارد Well, the relatively low-level retaliatory operation of ئەو ئۆپەراسیۆنێکە ئەنجام درا لەلایەن ئێران ئاستێکی نزمی هەبوو بەتابەت بەرامبەر بە بنکەی ئەمریکی لە قەتار ئەمە زەخت لە خۆی دەکاتەوە خۆی دەربڕی ئەوەیە کە لە ڕووی واقعیەوە توانستی سەربازان یەک جار لاواز بووە ڕەنگە موشەچیان مابن بەڵام ئەمە موشە گەلێک نین جبەخانەکان کۆتایی پێنێت کاتێک ئێمە دەبیستین هەندێک پەیامی هەڕەش ئامێزن لە ئێرانەوە من بۆ چوونم وایە کە زیاتر ئاخافتنە واتە هاوشێوەی ڕژەمەکەی ئەسەدە لە سووریا ئەو کاتەکە ئیسرائیل بەردەوام بۆمبارانی دەکرد پەیامیش دەهاتن کە ئەوان لە کاتی خۆیان لە چوارچێوەی لەدانەوەکانیان هێرش دەکەن بەڵام هیچ شتێکمان نەبینی دوای چەندین دەیە لەلایەن سووریاوە کەواتە ئەوە شێوازێکی دیکەی ئەسەدیە لە مامەڵەکردن لەگەڵ لایەنێکە بە هیچ هاوسەنگێکی هێز نەماوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دیدیەر لێرۆی توێژەر لە پەیمانگەی باڵای شاهانەی بەرگری بەلجیکا لە پاریسەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.